بەنداوی دوکان نزیک بۆتەوە لەوەی پڕ بێت، بەڵام هیچ مەترسیەکی لەسەر نییە و لە توانایدا هەیە 2 ملیۆن مەتر سێجای تر ئاوگل بداتەوە. بەڕێوەبەری بەنداوەکە ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە کە بەنداوەکە مەترسی لەسەر بێت و دەڵێت بەردەوامن لە پاشەکەوتکردنی ئاو ماوەی 30 ساڵە هاوشەوەی ئەمساڵ بەنداوەکە ئاوی پاشەکەوت نەکردووە. دەوروبەری 64 ساڵە دروست کراوە و ئێمە شەونخونی ئەشێشین بە دیارەوە بەپێی ئەو ئەچیزانی بۆی دانراوە و بەپێی ئەو مەڕەقەبانی ئێمە ئەیکەن بەنداوێکی دروستە و بڕواناکەم 2-4 بەنداوی ئاوا هەبێ لە عالەمە. ئەمەنە سەحەتی باشە و هیچ مەترسێکی لەسەر نییە و ئەوە تا ئێمە لە تاریخی بەنداوەکە لە ساڵی 1970 ئەم بەنداوە بۆ یەکەمین جار پڕ بووە. نیازمان هەیە ئەم ساڵی ژەوە تیکرارکەینەوە دوای 30 ساڵ با جارێکی کە بیبینێتەوە و هەم وەکو سەنجی مەحەک بەنداوەکەمان لە سەنجی مەحەگەین بەنداوێکی زۆر ڕێک و پێکە و هیچ ترسێکی لەسەر نییە و بە هاوڵاتیان نێڵێن یەک دڵە ڕاوشیان نەبێ بۆ ئەم مەسەلێ هیچ کێشەیەکمان نێ لە خزمکردنی ئاو. ئێستا بەنداوەکە نزیکەی 4 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە و لە بنەڕەتیشدا 7 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێت. ئەمساڵ بەهۆی بارانبارینی بەردەوامەوە بەنداوەکە نزیکەی 2 ملیۆن مەتر سێجا ئاوی پاشەکەوت کردووە و تا مانگی 5 پاشەکەوتی ئاو بەردەوام دەبێت. بەڕێوەبەری گەشتوگوزاری دوکان دەڵێت لە هەر حاڵەتێکدا خاوەنی ناوچە گەشتیاریەکان و پرۆژەکانی ماسی ئاگادار کراونەتەوە کە پرۆژەکانیان لەسەر ماڵی ئاو دوور بخەنەوە چونکە ڕەنگە ئەم ساڵ ئاوی زیاتر بەربدرێتەوە. ئێمە لە دوکانە 25 پرۆژەمان هەیە کە مۆڵەتی ڕسمیان هەیە لای ئێمە لەسەر ڕۆخی زەی دوکانە وە زیاتر لە 600 کەپری میلیشمان هەیە. ئەمانەش زۆربەی زۆریانەکەونە سەر ڕۆخی زەی دوکان. تێگەی بەس ئەوەی کە لە زمنی ئیشی ئێمە زیاتر ئەو 25 پرۆژەیان کە مۆڵەتی گەشتیاریان هەیە لای ئێمە و ئێمە نووسرایشمان ئاڕاسی بەڕێوەبەراتی گشتی گەشتوگوزار کردو بەشی ئەندازە کە تیمێکیان بێ حلێکی سەریعان پێ بڵێ بۆ خۆپاراستنیان لە حاڵەتی بەردانەوەی ئاوی دوکانەوە. ئاوی دوکانیش کە بەرەدرێتەوە بە تەنسیق لەگەڵ ئێمە بێ بە دڵنیاییەوە پێشتر ئاگادارمانەکەن و ئێمەش خاوەنی پرۆژەکان ئاگادارەکەینەوە. گرنگترین شتیش سەلامەتی هاوڵاتیانە لە حاڵەتی بەردانەوەی ئاوەکە بۆیە ئێمە ئەوەکەینە پێش ئەولوێتی کارەکانی تر. بەنداوەکە لە سەردەمی ڕژێمی بەعزدا دروستکراوە و لە تەمەنی بەنداوەکەدا تەنها لە ساڵی 1970 جارێکی تر بەنداوەکە پڕبوونی بەخۆیە بینیوە کە بە ساڵی فێزانی ناسرا بوو. ئەم ساڵیش چاڕوان دەکرێت جارێکی تر بەنداوەکە پڕ بێت، بەڵام بەرپرسانی بەنداوەکە دڵنیایی دەدەن پڕبوونی بەنداوەکە هیچ زیانێکی بۆ هاوڵاتیان نابێت و بەردەوام وحدەکانی ئاو دەکرێنەوە و بەنداوەکە چەندین دەرچەی تریشی هەیە بۆ دەرچوونی ئاو. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، قەزای دوکان.